زەویەکانی هەشتی حەسارۆک لە شاری هەولێر کە دەکەوێتە شەقامی لاوان نزیک ناحەی کەزنەزان مڵکی زیاتر لە 25,000 خێزانە کەچی وەک خاوەنەکانیان باسی دەکەن لەلایەن ئیدارەی پارێزگاوە ڕێگایان پێنادرێ خانووی خۆیان لەسەر دروست بکەن. بە بیانووی زۆر خزمەتگوزاری بۆ ئەو کەرتی هەشتی حەسارۆک تاخیر کراوە لە هەمان کاتدا هەر چوار دەوری ئەگە تەمەشاکەن ئاوەدان کرایتەوە. بیانووی حکومەت لێستا ئەوەدری پارەمانێ بودجە نییە ئەوە زمانایەکی نییە و زۆر جەلای مافز گوتی کاکە ئێستا بە جادۆبانەکەی ڕاکێشێت 350 ملیار دینار دەوێتن. کەم باشە لە چەند دەری دنیای هەیە تاپۆبی بە ناوی خۆدبی لێ نەگەڕێ بکەیە خانی یعنی ئەوە هیوادارم بە زووتری کە ڕێپێدان بکەنەوە. ئەگەرچی هەندێک خێزان بە ناچاری خانوویان لەسەر زەویەکانی هەشتی حەسارۆک دروست کردووە کەچی وە خۆیان دەڵێن ئەوان لە ناو جەرگەی شار دەژین بەڵام بەهۆی نەبوونی خزمەتگوزاری وەک ئەوە وایە لە چۆڵەوانی بن. هیچ خەدەماتێک هیچ خزمەتگوزارێکمانێت تەنها ئەو خزمەتگوزارێ لە گوندەکان هەیە ئاو کارەبا تەنها لە ناو زۆر و زبری دەژیر ئەنی ژیانش زۆر ناخۆشمانە هیچ زیرانمان نییە. وەڵ ئاو کارەبایە و خەدەماتە و قیڕە و هیچمان نییە هیچ شتێکمان نیە لێرە وەڵای داواکاریمەوەی لە حکومەتی هەرێم شتێکمان لێ بکە. چەند ساڵێک کە ئێمە کرێتین ئەو پارەی کە داومانە بەکرێ ئەگەر لێرە سەرفمان بکردایە بمان بیان هێشتای بکەین بە خان و خەدەمات هەبوایە ئەو کرێی کە دەدینە ساحب خان و بۆ خۆمە خانەکەمان پێ دروست دەکرد. کێشەی نیشتە جێبوون یەکێکە لەو کێشانەی ماوەیەکی زۆرە لە هەولێر بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. زۆر جاریش خەڵکی لە بڕیارەکانی حکوومەت لەبارەی ئەو کێشەیە نیگەران و پێیان وایە هەنگاوەکانی حکوومەت سوود بە بەڵێندەران و بازرگانان دەگەیەنێت لەوەی بە خەڵکی کەم دەرامەت. هەروەها ڕەخنە لە وەزارەتی شارەوایی دەگرن لەوەی خانووە زێدەڕۆیەکان تاپۆ دەکەن کەچی ڕێگا بە زەویە تاپۆکان نادەن خانووی خۆیان لەسەر دروست بکەن. تا عەبدوڵڵا گەلی کوردستان هەولێر.